ئەو ئامیر و وەسائلانی کە ئەیگرنە بەر لە پێناو ئەوەی تحقیقی ئەم هەدەفەی خۆیان بکەن. یەکەم تعلیم. لە هەموو وڵاتەکانی خۆیانە ثەقافەی تەبشیر و تەنسیر برەو پێ ئەدەن. لە وڵاتە ئیسلامیەکانە هەرچی مەعالیمی دینی هەیە ئەیسڕنەوە لە مەناهیجەکانی خوێندنە. ئێستا ئیعادەکردنی مەناهیجی تعلیم حەزەکەم معلوم بێ لە لای جەنابتان مەطلەبێکی ئیستیعماریە، داخوازیەکی داگیرکەرانەیە. ئەیانەوێ مەناهیجی تعلیم بگۆڕن بۆ ئەوەی لە مەناهیجە تعلیمیەکانە بە هیچ شێوەیەک نەتەوە مناڵ نەوەکانی دوای ئێمە هیچ فکرەیەکی سەربارەت بە ئاینەکەی نەبێ. بەس بالمقابل ئەو دێ لە وڵاتەکەی ئێمەیە مەداریسی تەنسیری و تەبشیری ئەکاتەوە. ئینجیل بە مناڵەکانی ئێمە ئەڵێ، بەس نایەڵێ مناڵەکانی ئێمە فێر دەقی قورئان بن. ئەگەر تاریخیەنیش بێ ئینجیلەکەی ئەو لە قورئانەکەی ئێمە کۆنترە. هەر ئەگەر لە بەعدێکی تاریخیەوە سەیریکەی ئینجیل کە نووسراوەتەوە زۆر لە قورئان لە پێشتر نووسراوەتەوە. لە ڕووی ئەخلاقی و فکریەوە سەیریکەی ئەونەی ئینجیل باسی قیسەسی جنسی و فەضاحات و شتی نامەعقول و نامەنطقی و سەقافاتی متەمەڕید ئەکا. قورئان بە هیچ شێوەیەک کەلیمەیەکی فاضحی تیانە، کەلیمەیەکی تیانە کە لە ئاستی ئەخلاقی بێتە خوارەوە. ئەگەر ئینجیل دنیایە متەناقضاتی فکری و فەلسەفی و عەقەدی تایە، قورئان ثەقافەیەکی موحەد بۆ ئینسان دروست ئەکا کە بە هیچ شێوەیەک یەکانگیر نابێتەوە لەگەڵ سەقافە نەتەوایەتی و کوردایەتی و زمانی و مێژوویەکەیدا. کەواتە بۆچی تۆ دێی لە وڵاتەکەی من بەڕەوای ئەزانی مەداریسی تەنسیری دروست ئەەکەی، سەدەها هەزار نوسخە ئینجیلی وەرگێڕا و بە زمانی کوردی ئەدەی بە میلەتەکەی من، بەس ناتەوێ خەڵق قورئان فێر بێ، کە قورئان مکەویناتێکی هەویەی ئەم میلەتەیە. جیاوازی چییە؟ ئەگەر ئەوە ئاینە ئەمەش ئاینە، ئەوە مێژووە ئەمەش مێژووە، ئەوە لە لای خواوە هاتووە ئەمەش لە لای خواوە هاتووە. تۆ بێگانەی من خاوەن ماڵم، بۆ من فێر ئاینی تۆ بم ئاینەکەی خۆم لێ قەدەغە و یاساغ بکرێ. تەناقوڵێکی زۆر واضحە. کەواتە لە ڕێگەی تعلیم و تەغییری مەناهیجی تعلیمیەوە لە بیدایەت لە مەکتەبە ئیبتیدائیەکانەوە کە زۆر بەداخەوە سەری گرتووە، باشە ئەیانەوێ نەتەوەیەک پەروەردەکەن شوناسنامەی خۆی ون بکە. خاڵێکی تر لەو خاڵانە بریتیە لە ئیعلام، دەستگاکانی ڕاگەیاندن، کە ئەمەش دیسانەوە چەکێکی تری کوشندەیە کە دژ بە شوناسنامەی ئێمە بەکار هاتووە. هەموو ئەو گۆرانیانی ئەمڕۆ لە تەلەڤیزۆن و کەناڵەکان و میدیاکانی ئێمەیان لێ ئەدرێ، پێم بڵێ کام لەم گۆرانیانە حسێکی نەتەوایەتی کوردایەتی تیاماوە لە سەتا یەک. کام لەم هونەر و هونەرمەندانە باس لە کێشە نەتەوایەتیەکانمانەکەن، ئەو شعرانەی ئەو هۆنرانەوەی کە ئەینووسنەوە، کوا هۆنراوەکانی بێخود و مەحوی و نالی و مەولەوی و ئەمانە. سەیری شعری شاعرانی ئەمڕۆ بکە، خولیای و خەمەکەی بۆ بە باڵا و جوانی ئافرەتێک. هەدەفی قەومی و ئاینی و کەسایەتی ئەم ئینسانە بریتیە لە متعەیەکی جنسی. ئەو کتێبانی لە بازاڕە ئەمڕۆ ئەفرۆشرە، بڕۆسەی بەرهەمە نوێیەکانی میلەتی کورد کە ڕۆشنبیرانی میلەتی کورد لەسەر چی ئەنووسن؟ ثەقافەی ڕائیج لە ناو مجتەمەعی ئێمەیە بووە بەچی؟ جەریدە و ڕۆژنامە و سایتەکانی ئینتەرنێت سەیر بکە، بزانە وڵاتی ئێمە ڕوبەڕووی چه ئەزمەیەکی ئەخلاقی هەبێتەوە. ئیعلام بۆچی تەسخیر کراوە؟ لە کاتێکا کە مەفروزە ئیعلام وەسیلەیەکی هەدافی بەناء بێ، وەسیلەیەک بێ ئەخلاق دروستکە، ئینسان دروستکە، ثەقافە دروستکە، نەک ثەقافە تەدمیرکە، نەک ئەخلاق تەدمیرکە، نەک ئاین تەدمیرکە، نەک مجتەمەع ڕوبەڕوویمان و نەمان بکاتەوە. چ ئیعلامێکی ئێمە ئیعلامێکی هادفە؟ هیچ ئیعلامێکمان نییە ئیعلامێکی هادف بێ، هیچ هونەرێکمان نییە، هیچ ڕۆشنبیریەکمان نییە. لە سەتا یەکی بەرهەمەکانمان هادف نین، لە سەتا یەکی بەرهەمەکانمان بەرهەمی هادف نییە. لە ئەفغانستان هەر ئێمە نین، ئەفغانستان قواتی ئیساف بۆ معلوماتان ڕۆژی 150,000 نوسخە جەریدە بڵاوەکاتەوە، بەس 150,000 سەمون نایە بە میلەتێکی برسی کە دەیان ساڵە شەڕی ناوخۆ و دەرەکی ئێڕەتێنێ. 150,000 نوسخە جەریدە بڵاوەکەنەوە. لە کابوولە ڕۆژانە 280 مجلە و جەریدە ڕۆژانە دەرەچێت لە کابوولە. شعبی ئەفغانی ئەژنۆی یەشێ لە برسا، ناتوانێت لە برسا ئیستیعابی نووسراوی مجلە و جەریدەکان ناکە. غەرب دێت دعمی ئەم جانیبە ئەکا، بەس دعمی اقتصادی تا ئێستا یەک مەعمەلی بۆ ناکاتەوە. ئەوەی کە بۆی ئەکاتەوە بریتیە لە ساڵوێن و ئارایشگا و سینەما.
تا ئێستا لە وڵاتی ئێمە لە دوای ئازادی یەک معمەل نەکراوەتەوە، یەک معمەلی جگەرە لە کوێ دروست کراوە. یەک معمەلم پێ بڵێ کە لە 16 ساڵی حکوومەتی ئێمەیە توانری بێت 200 گەنج تەوزیف بکە. کوا ئەو معمەلانی کە پێویستە ئینسانی کوردی تەوزیف بکە، کوا ئەو کارگانەی پێویستە عەقڵیەتی ئینسانی کوردی پێ بگەێنێ. کەواتە ئێمە کە ئەڵین دەوڵەتی نەتەوایەتیمان هەبێ، لاریمان نییە، هەموو کەس پێی خۆشە، ئەوەی پێی ناخۆش بێن ئەواچێ خائین بێ بە ئاینیشی، چونکە ئاین اعتراف بەنەتەوە ئەکا. بەس کوا خزمەتی عەقڵیەتی ئینسانی کورد، کوا خزمەتی دۆزی کورد، کوا ئەکرێ، کوا ئیعلام بۆ ئەم وەسیلەیە بەکار هاتووە. خاڵێکی تر لەو خاڵانە لەگەڵ ڕێزما بۆ دانیشتوان ئافرەت دیسانەوە وەسیلەیەکی تری تەدمیرکردن و غەزوکردنی ثەقافەی بەرامبەرە کە دێن بە ئەنواع ئەشکاڵ ڕێکخراوی ئافرەتان دروست ئەکەن. ئافرەت بە ئەنواعی وەسیلە عەرض ئەکەن، بە ئەنواعی وەسیلە ئافرەت عەرض ئەکەن. بۆچی دیسانەوە بۆ تەدمیرکردن، چونکە کە ئافرەت تەدمیر بوو خێزان تەدمیرە بێ، خێزانیش خشتی یەکەمی دروستکردنی ئینسانی سەرکەوتووە لە کۆمەلگادا. ئەگەر ئافرەت تەدمیر بوو مناڵ تەدمیر بوو، کە مناڵ تەدمیر بوو کەواتە مؤسسە تەربەویەکەمان سقوطی کرد، کە مؤسسەی تەربەویمان سقوطی کرد، ئەو کاتە دەست لە جیلەکان بشەوە و شەوقی ئەڵێ إنما الأمم الأجيال ما بقيت فإنهم أخلاق ما بقيت فإنهم ذهبت أخلاقهم ذهبوا. يا وكو أفرمي الأم مدرسة إن أعددتها أعددت جيلا طيب الأعراق. بذكر دايك فوتا أفرد فوتا أو كاتا جيل فوتا نتوأ فوتا شناسنامي ملت تيا فوتا.